من ناوم بەڕێز محەممەدە لە خەڵکی ئێرە ئەم شارم توانیم سپاس بەخوا کۆنمرەی 99.86 بەدەست بێن بمە یەکەمی خوێندنی کوردی و یەکەمی خوێندنگاکەمان لە پارێزگای کەرکووک لەم نمرەیە بەرزتری تێدا نییە. کۆنمرەی 99.86 بەماندووبوون و شەونخوونی و هەوڵدانی بەردەوام بەدەستێنا، بەڵام لە یەکەمەکانی سەرئاستی عێراق و کەرکووکیش هەژمار نەکراوە. هەفتەیەکە ئێمە باس لەواکەین کە هەمان تەڵەبەیە هەمان دەرەجەی هەیە، ئەم لە دیراسی کوردی ئەو لە دیراسی عەرەبی ئەو بە یەکەم لەسەر ئاستی عێراق دانراوە، ئەمەی ئێمان تەنانەت بە یەکەم لەسەر ئاستی کەرکووکیش دانەنراوە. من بەڵگەم هەیە ئەدەبیەکانی کەرکووک ئێمە تەلەبەمان 97 هێناوە یەکەمە، عەرەبی لە ئەدەبیە 94 هێناوە، یعنی بانێک و دووهەوە 94 زۆرەیە 97 هەر بە یەکێکی سەر جادە بڵێ بڵێت کامی زۆرە 97 ئەڵێ لەسەر ئاستی وەزارەت نابێت لەبەرەوەی ئێوە خوێندنێکی سەر بەخۆن. ڕیزبەندی و ئامادەکردنی لیستی ناوی خوێندکارە یەکەمەکانی عێراق لە بەغداوە ئەنجام دەدرێت. هیچ ساڵێک یەکەمەکانی خوێندنی کوردی ناخرێنە نێو یەکەمەکانی عێراقەوە. ئێمە وەکو پەروەردەی کەرکووک هیچ ڕۆلێکمان نییە لەو مۆزوعەیە. یەکەمەکانی سەر ئاستی عێراق لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقیەوە دیاریەکرێ بە ڕێبەرایەتی گشتی تاقیکردنەوەکان لەسەر ئاستی هەموو عێراق لە خوێندنی عەرەبی ئەکرێ لەبەرەوەی مەناهەجیان لەسەر خۆیانە، پرسیارەکانیان لەسەر خۆیانە، بەڵام لێرە خوێندنی کوردی هەیە، تورکمانی هەیە، سریانی هەیە و هەروەها هەندێک مەکتەبمان هەیە بە ئەجنەبی ئەخوێنن زمانە ئەجنەبیەکان. ئەم خوێندنانە لەسەر ئاستی ئەو شارانە ئەکرێن، یەکەمەکانیان دیاریەکرێت کە خوێندنی تیاکرێت. لەسەر ئاستی کەرکووک 4 خوێندکاری کورد لە ڕیزبەندی یەکەمدان و تەنانەت لە بەشی وێژەییدا خوێندکار لە ڕەشید و ئەحمەد ئازاد نزیکەی 3 نمرە لە پێش خوێندکارە یەکەمەکەی خوێندنی عەرەبین، بەڵام بە یەکەم هەژمار نەکراون و ڕیزبەندی یەکەم بەخشراوەتە خوێندکاری بەشی عەرەبی. کارۆن محەممەد کورد ساد نیوز، کەرکووک.